کێبەرکەی تیرۆری تورکییه و ئێران لە هەرێمی کوردستان. کۆمیتەی پشتیوانی لە بنەماڵەی گیانبەختکردوانی حیزبی کرێکارانی کوردستان ڕایگەیاند کە یاسین بولوت هەندامی پەکەکە کە بۆ دەرمانکردنی نەخۆشی هاتبووە شاری سلەیمانی لەلایەن دەست و پەیوەندیەکانی میتی تورکیەوە تێرۆر کراوە. کەمتر لە یەک مانگ لەمە بەریش موسا باباخانی ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستان لەلایەن جەنایەتکارانی ڕژیمی ئیسلامیەوە لە شاری هەولێر تێرۆر کرابوو. حکوومەتەکانی تورکیە و ئێران لە هەرێمی کوردستان خەریکی تۆپباران و وشەکباران، بۆمبارانی هەوایی، تێرۆر لە شار و ناوچە گوندنشینەکان، پێکهێنانی تۆڕی سیخۆری و ڕێخستنی گروپەکانی تێرۆر و شناسایی چالاکانی ئۆپۆزیسیۆن و خراپکارین. لاوازی و بێتوانایی حکوومەتی ناوەندی عێراق و تەنانەت هاو ئاراستەیی و هاوبەشبوونی بەرژەوەندیەکانی حکوومەتی شیعەی بەغدا لەگەڵ دەوڵەتانی ئێران و تورکیا لە بواری سەرکوتی خەباتی خەڵکی کوردستان، زۆربوونی ناوەندەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان و ناکۆکیە ناوخۆی یەکانیان، گۆڕانی سیاسەتی ئامریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەواڵی چوونە دەرەوەی هێزەکانی ئامریکا لە عێراق و سووریا، هەمووی ئەوانە کۆماری ئیسلامیشی هەنداوە تا لە بواری پەرەپێدانی نفوزی خۆی لەم ناوچەیە لە دەوڵەتی تورکیا و دوانەکەوێت. ڕژیمی ئیسلامی لەژێر پوششی تجارەت و بازرگانی، ناردنی زیارەتکەرانی شیعە، ئۆرگان و کەسانی دیپلۆماتیک لە ئاستێکی بەریندا خەریکی هەناردنی مادەی هۆشبەر، ڕەوانەکردنی مۆرەی ئیتلاعاتی و ناردن و ڕێخستنی جووخەکانی تێرۆری نەیارانی حکوومەتی ئێران لە گشت عێراق و هەرێمی کوردستانە. حکوومەتی تورکیە بێجگە لە هەموو کارەکانی حکوومەتی ئیسلامی لە عێراق و هەرێمی کوردستان بە لەبەرچاوگرتنی کەرەستەی جەنگی باشتر دەست دەداتە بۆمبارانی بەرینی ئاسمانی و بە بەردەوامی لە درۆن یان فڕۆکەی بێسەرنشین بۆ سیخۆری و ئۆپراسیۆنی خراپکارانە و تێرۆریستی کەڵک وەردەگرێت. حکوومەتی تورکیە بەکردەوە بەشێک لە خاکی هەرێمی کوردستانی داگیر کردووە و دەیان پێگە و ناوەندی نظامی و سیخۆری تێدا دروست کردووە. دەوڵەتی تورکیە لەژێر پوششی تجارەت و یان کەڵک وەرگرتن لە ئیمکاناتی حیزبەکانی کەمینەی تورکەمان لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی گوشاری سیاسی و ئابووری بۆ سەر حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بە بەردەوامی دەست دەداتە تێرۆر و خراپکاری لە هەرێمی کوردستان و کوردستانی سووریا. سیاسەتی دەوڵەتی ئەمریکا لە هێندێک بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو چوونە دەرەوەی سەرشۆڕانەی ئارتەشەکەی لە ئەفغانستان و ڕادەستکردنی دەسەڵات و کەرەستەی پێشکەوتووی نظامی بە تاڵەبان و چوونە دەرەوەی لە سووریە و عێراق بەکردەوە چرایەکی سەوزە بۆ حکوومەتەکانی تورکیە و ئێران لە عێراق تا داگیرکاری نظامی و دەستڕێژی ئاسمانی و زەمینی لە هەرێمی کوردستان پەرە پێ بدەن. دوو دەوڵەتی ئێران و تورکیا ئەگەر لەسەر سەرکوتی خەباتی خەڵکی کوردستان و سنووردارکردنی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرژەوەندی هاوبەشیان هەیە، لە زۆر بواریشدا ڕەقیبی یەکترن. کێبەرکێ لەسەر داگیرکردنی بازاڕی عێراق، کێبەرکێ لەسەر بەشداریکردن لە پرۆژەکانی نۆژنکردنەوەی عێراق، تەیار و بەهێزکردنی گروپەکانی هەشتی شەعبی لەلایەن ڕژیمی ئێران و بەهێزکردنی حیزبە تورکمەن و جەهادیە سونیەکان لەلایەن دەوڵەتی تورکیا لە بوارەکانی دیکەی کێبەرکەی ئەم دوو دەوڵەتە لە عێراقن. پەرژوبڵاوی دژایەتی یەککردن و نەبوونی بەرنامەیەکی هاوبەش لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان و نەبوونی هاو ئاهەنگی لە نێوان حیزبە کوردە ئۆپۆزیسیۆنەکان لە ئێران و تورکیا بەکردەوە بۆتە هۆی هاندانی زیاتر و هێندێک جار سەرکەوتوبوونی هێرشە تێروریستەکانی دوو دەوڵەتی تورکیە و ئێران لە خاکی هەرێمی کوردستان. ئێران و تورکیا لە زۆمرەی ئەو دەسەڵاتانن کە ڕێکخەری تێرۆرن و تەنانەت لە دەرەوەی چوارچێوەی جۆغرافیای خۆیان بەکردەوەیان دەردێنن. دەسەڵات و ڕێکخراوە جیهانیەکان کە شایەدی تێرۆرەکانی حکوومەتی تورکیە و ئێرانن لە هەرێمی کوردستان بە بێدەنگی خۆیان لە بەرامبەر ئەم تێرۆرانە هاو ئاراستەبوونی خۆیان لەگەڵ تێرۆری دەوڵەتی نیشان دەدەن. تێرۆری دەوڵەتی لە کوردستان دەتوانێت بەرەو هەموو ناوچەکانی دیکەش بکێشرێ و دیفاع لە خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم تێرۆرە سیاسیانە، دیفاع لە مافی ژیان و دیفاع لە ئازادی و بە حیزبیبوونی سیاسیە. پێویستە خەڵکی شەریف و خەباتکاری کوردستان چالاکانی مافی مرۆڤ
ڕۆژنامەوانان و نووسەران، ژنان و خوێندکاران، هونەرمەندان و ڕێکخراوە چەپ و کرێکاریەکان. ئەم تێرۆرە سیاسیانە لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتە تێرۆریستەکانی تورکیە و ئێران مەحکوم بکەن. نابێ ڕێگە بدرێت دیفاع لە خەڵکی کوردستان تەنیا بە خودی خەڵکی کوردستانەوە سنووردار بێت. لەبەر ئەوەی کە خەڵکی شەریفی کورد پشتیوانی جددی و پێداگری هەموو حرەکەت و خەباتێکی ئازادی خوازانە و عەداڵەت خوازانن لە ئاستی ناوچەکەدا. حکوومەتەکانی تورکیە و ئێران ئەمڕۆ لە هەرێمی کوردستان تێرۆری سیاسی ئەنجام دەدەن، لەشکەرکەشی و بۆمباران دەکەن و ئەگەر لەگەڵ دژایەتی جددی و بەهێزی ئازادی خوازانی دەرەوەی کوردستان بەرەڕوو نەبنەوە، سبەینێ نۆرەی خەڵک و شوێنەکانی دیکەی ناوچەکەش دەبێت. سەرکەوتن بەسەر دیکتاتۆری و کۆنەپەرستی لە ناوچەکە کە بەشێکی لەلایەن دوو دەسەڵاتی تورکیە و کۆماری ئیسلامی ئێرانەوە نێونەراتی دەکرێت، لە گرەوی تێکشکاندنی ماشێنی تێرۆری حاکمانی جەنایەتکاری ئێران و تورکیەدایە.